12 ساڵ لەمەوبەر لە ڕێگەی دەرکردنی چەند پرۆژە یاسایەک لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بە پشتیوانی شۆڤێنیە تونڕەوەکان کە پێچەوانی مادەی 140 دەستوری عێراق بوو هەوڵی گەڕاندنەوەی دۆخی کەرکووک درا بۆ پێش ساڵی 2003. ڕۆژی 28 تەمموزی ساڵی 2008 دانیشتوانی کەرکووک خۆی پیشاندانێکی فراوانیان ئەنجامدا، بەڵام شۆڤینەکان بۆ تێکدانی دۆخی پێکەوە ژیانی شارەکە تەقینەوەیەکیان لە نێو خۆپیشاندەراندا ئەنجامدا و بەهۆیەوە 24 هاوڵاتی بێتاوان شەهید بوون. ئەوەش گورزێکی تر بوو کە بەهۆی دەمارگیری نەتەوەی و ڕێگەزپەرستیەوە بەر شارەکە کەوت. دواتر سەرۆک مامجەلال کە ئەو کات سەرۆک کۆماری عێراق بوو ڤیتۆی پرۆژە یاساکەی کرد و ڕەتی کردەوە، بەوەش کۆتایی بە خەونی شۆڤێنەکان هێنا و پارێزگاری لە کوردستانی بوونی کەرکووک کردەوە. سەرباری ئەوەش هەمیشە سەرۆک مامجەلال تاکیدی لە پەیامی پێکەوە ژیانی ئاشتیانی پێکهاتەکانی کەرکووک دەکردەوە و دۆخی کەرکووکی بە نەشتەرگەری مێشک دەچوان، ئەویش بەهۆی هەستیاری سیاسی و نەتەوەی دۆخی کەرکووکەوە، چونکە سەرۆک مامجەلال باش خوێندنەوەی بۆ دۆخی مێژووی کەرکووک و فرەیی پێکهاتەیی شارەکە کردبوو، بۆیە پشتیوانی پەیامی پێکەوە ژیانی کورد و عەرەب و تورکمان و پێکهاتە و ئاینزاکانی تری دەکرد. کەرکووک هەمیشە قوربانی یەکەمی دروشمە بێ بنەمانەتەوەیەکان و مزایەدی سیاسی و گۆشەگیری ناسیۆنالیستی بەرچاوتەنگی بووە. دەرئەنجامەکەشی بە ماڵوێرانی و تێکچوونی دۆخی ژیان و گوزەرانی کەرکووکیەکان کۆتایی هاتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال هەمیشە کەرکووکیان بە خاڵی سەرەکی ڕێککەوتن و چارەسەری کێشەکان زانیوە، لە هەر گفتوگۆ و دانوستانێکیشدا ئاساییکردنەوەی دۆخی شارەکە و جێبەجێکردنی مادەی 140 دەستور و دابینکردنی مافەکانی شاری کەرکووک و دانیشتوانەکەی یەکێک بووە لە ئەجەندا و ئەرکەکانی یەکێتی بە پراکتیکی خاوەندارەتی کەرکووکی کردووە و کوردستانی بوونی ئەو شاری پاراستووە و سەلماندووە